دەرچوانیت پەیمانەکانی سەر بە وەزارەتی پەروەردە ڕێنمایی و وەرگرتنی ئێوە چین؟ مەرجەکانتان چین؟ لەگەڵمان بن با بۆتانی ڕوون بکەینەوە. لە خاڵی یەکەم 120 کورسیەکانی سکوڵی هونەرە جوانەکان لە زانکۆی سلێمانی و کۆلێژی هونەرە جوانەکان لە زانکۆی سڵاحەدین و بەشی شانۆ و شێوەکاری لە فاکەڵتی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی دهۆک تەرخان دەکرێت بۆ دەرچوانی پەیمانگەی هونەرە جوانەکانی سەر بە وەزارەتی پەروەردە. تەنها دەرچوانی ئەم ساڵی خوێندن مافی پێشکەشکردنیان هەیە. ماشی پێشکەشکردن؟ دیارە شۆربا لێبنە گوێمە دەرێ ببوورن. تەنها دەرچوانی ئەم ساڵی خوێندن مافی پێشکەشکردنیان هەیە. ماشی پێشکەشکردن. مافی پێشکەشکردن. تەنها دەرچوانی ئەم ساڵی خوێندن مافی پێشکەشکردنیان هەیە. بەمەرجێک تێکڕای نمرەی پەیمانگەکەیان لە 165 کەمتر نەبێت. ئەگەر تێکڕای نمرەی پەیمانگەیان لە 160 کەمتر بوو واتە تاکو 160 لە 150 تاکو 160 ئەوە بە سیستمی پارالێل وەردەگیرێن و دەرچوانی پەیمانگە ناحکومەکان بە سیستمی پارالێل وەردەگیرێن بە مەرجێک کۆنمرەیان لە 165 کەمتر نەبێت. وردەکاری ئەم خاڵە لە هەموو زانکۆکانی هەرێمەکە بەشەکانی هونەرە جوانەکان و خوێندنی هونەری تێدایە 120 کورسیەکانی تایبەتمەند دەکرێت بۆ ئەو بەڕێزانەی کە لە پەیمانگەکانی هونەرە جوانەکان لە هەر شارێکە تەخەڕوجەکەن بە مەرجێک کۆنمرەیان لە 165 کەمتر نەبێت. ئەگەر کەمتر بوو بۆ نمونە 160 ئەوە ئەو بەڕێزانە بە سیستمی پارالێل هەموو دووبارەمان کردوێتەوە ئەڵێن چی؟ سیستمی پارالێل واتە بە پارە ئەتوانن خوێندنەکەیان بکەن و دەرچوانی پەیمانگە ناحکومیەکان ئەو بەڕێزانەی کە لە پەیمانگە ئەهلێکان یان ناحکومیەکان خوێنن ئەوانش ئەتوانن بە سیستمی پارالێل بەردەوام بن لە خوێندن بەو مەرجەی کۆنمرەیان لە 165 کەمتر نەبێت. ئەم خاڵش ڕوونکردنەوەیەکی بچووک بووی کە ئەڵێت تەنها دەرچوانی ئەو بەشانە یان دەرچووی ئەو ساڵە تایە ئەژمارەکرێت ئەتوانێت پێشکەش بکات. بۆ ڕوونکردنەوەی زیاتر کۆمنتەکانی ئێوە پرسیارەکانتان بنێرن بۆ ئێمە لە خزمەتتان نابین تاکو زیاتر ڕوونی بکەینەوە ئەگەر ناڕوونیەک هەبوو. با بچینە خاڵی دووەم و بزانین لەوێ چ باسە. خاڵی دووەم ڕەچاوی پسپۆری دەکرێت لە کاتی وەرگرتندا واتە هەر بەشێک تەواوەکەین. ئەگەر بەشی شانۆی ئەوە بۆت نییە بیستە بەشی شێوەکاری گەر لە بەشی شێوەکاری ئەوە بۆت نییە بیستە بەشێکی ترەوە واتە بەپێی پسپۆری خۆت لە پەیمانگە ئەتوانی درێژە بە خوێندنت بدەیت لە کۆلێژ و پەیمانگەکاندا بۆ ئەوەی زیاتر ئاستی زانستی خۆت بەرز بکەیتەوە. لە خاڵی سێمدا ئەو قوتابی خوێندکارانەی مەرجەکانی خاڵی یەکیان هەیە پێویستە بەشدار بن لە تاقیکردنەوەی لێهاتووی و تێدا سەرکەوتوو بن. تاقیکردنەوەکە لە کۆلێژ و سکوڵە ئاماژە پێکراوەکان ئەنجام دەدرێت. نمرەی کۆتاییش بەم شێوەیە دەبێت 40 نمرە کۆتایی تاقیکردنەوەی لێهاتووی و 6 نمرە تێکڕای پەیمانگە. بە مەرجێک نمرەی قوتابی خوێندکار لە تاقیکردنەوەی لێهاتووی لە نیوە کەمتر نەبێت. زۆر جار ئەم خاڵە دووبارە بۆتەوە بۆ ئەو بەشانەی کە بە شێوەی ڕاستەوخۆن وەکو بەشەکانی خوێندنی ئیسلامی یان پیشەیەکان یان ئەوانەی تر. پێویستە تاقیکردنەوە و چاپێکەوتن ئەنجام بدەیت بۆ ئەوەی لێهاتووی خۆت بسەلمێنی بۆ کۆلێژ و سکوڵە زانستیەکانی زانکۆکان. بە هەمان شێوەش 140 لەسەر تاقیکردنەوەیە 160 لەسەر کۆنمرەی پەیمانگایە و ئەمانەش هەر هەمووی گرنگی ئەوەیە کە تۆ لە تاقیکردنەوەی توانای زانستی لەسەر 40 بەلایکەمەوە 20 هێنابێت واتە لە نیوە بەسەرەوەبی بۆیە هەوڵ بدە و لە نیوە زیاتر بێنە بۆ ئەوەی بەردەوام بیت لە خوێندن. ئێستاش بەرەو خاڵی چوارە. یەکەم و دووەم و سێم لەسەر ئاسی پەیمانگەکانی وەرزش لە کۆلێژی پەروەردەی وەرزشی وەردەگیرێن بە مەرجێک تێکڕای نمرەیان لە پەیمانگە 175 کەمتر نەبێت. ئەگەر تێکڕای نمرەی پەیمانگە لە 175 کەمتر بوو تا کۆنمرەی 170 ئەوە بە سیستمی پارالێل وەردەگیرێن. یەکەم و دووەم و سێمی پەیمانگە ناحکومیەکان بە سیستمی پارالێل وەردەگیرێن هەروە ڕەچاوی سنووری جوگرافی دەکرێت. ئەلێرەیە بۆ ئەو ڕێزانەی لە بەشی وەرزشن شوست و چالاک و تونند و تۆڵ. ئەوانە ئەوەی نمرەکانیان
لە 1970 کەمتر نەبێ و یەکەم و دووەم و سێم بن واتە زۆر چست و چالاک بن بەتوانە ئەوانە ڕاستەوخۆ لە کۆلێژ و سکوڵەکانی پەروەردەی وەرزش وەردەگیرێن. ئەگەر کۆنمرەکەیان لە 1970 کەمتر بوو واتە تۆزێک کەم چالاکی بوون بە سیستمی پارالێل وەردەگیرێن تاکو کۆنمرەی هەفتە ئەتوانن تەقدیم بکەن. هەروەها یەکەم و دووەم و سێمی پەیمانگە ناحکومیەکان واتە ئەوانەی لە ئەهلەکان نەخوێنن ئەوانیش وەردەگیرن هەمان شێوە بەڵام بە پارالێل بۆ ئەوەی درێژە بە خوێندنەکەیان بدەن بە پێی سنووری جوگرافی واتە هەر پەیمانگەیەکی ناحکومی لە هەر سنوورێکی جوگرافی شارەکانی هەرێمی کوردستان بێت لە زانکۆی بەرامبەردا وەردەگیرێت. ئێستاش گەیشتینە خاڵی پێنجەم ئەڵێت 105 کورسیەکانی وەرگرتنی پاڵەوانان بۆ دەرچوانی پەیمانگە وەرزشیەکانی سەر بە وەزارەتی پەروەردە دەبێت بە مەرجێک تێکرای نمرەیە لە 160 کەمتر نەبێت. لەم خاڵەیە بۆ ئەو بەڕێزانەیە کە پاڵەوانانن پاڵەوانان چێ ئەوانەی لە یاری وەرزشیەکان لە یاریە تاک و کۆمەڵەکان توانیویانە پلەی یەکەم بەدەستبێنن لەسەر ئاستی پارێزگا لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق یان زیاتریش بەڵام مەرجی کۆنمرە ئەلێرە 160 بەڕێزان تایسە لایکتان نەکردووە کۆمنتەکانیشتان زۆر کەمە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و زەنگوڵەکەش لێ بدەن مەترسن لەگەڵ لایکە پەنجەتان بڤە نابێت ئەگەر بفەرش بوو ئەوەتان بینیوە ئەوە جانتای پزیشکیە پلاستەرێک و بڤەکەی چاکە بێتەوە لەبەرەوە لایکی بکەن و کۆمنتمان بۆ بکەن با ئێمەش بەردەوام بین. گەیشتین بە خاڵی شەشەم کە ئەڵێت دەبێت پێشکەشکار دەرچووی ئەو ساڵی خوێندنی بێت بە مەرجێک لە هیچ کۆلێژ و پەیمانگەیەکی حکومی یان تایبەت وەرنەگیرابێت واتە ئەو بەڕێزانەی کە پێشکەشەکەن ئەبێت لەو ساڵی خوێندنەیە دەرچوو بێتن واتە بۆ نمونە ئێمە کە ئێستا لە ساڵی خوێندنی 2021 داین و لە هیچ پەیمانگە و کۆلێژێکی حکومی و ناحکومی پێشووتر وەرنەگیرابێت بەو شێوەیە ئەتوانێت پێشکەش بکات. لێرەیە بڕگەی شەشەممان ئەکرێت بە دوو بەشەوە کە بریتیە لە وەرگرتنی دەرچوانی پەیمانگەکانی کۆمپیوتەری سەر بە وەزارەتی پەروەردە لە زانکۆ پۆلیتەکنیکەکان و ئەوانەش کە لە زانکۆکانی تری هەرێم وەردەگیرێت. بەردەوامە بین لەگەڵمان بن لە ڤیدیۆکانی داهاتوو. بەڕێزان خاڵی شەشەم بڕگە و بابەت و خاڵی گەلێ زۆر بوو بۆ ئەوەی ئێوەش بێزار نەبن و ڤیدیۆکانمان زۆر دوور و درێژ نەبێت لە خزمەتتان نابێت. بڕگەی شەشەم ئەکەین بە دوو بەشەوە بۆ ئەوەی تێکەڵاوی و ناڕێکی لە باسەکانمانە دروست نەبێت لە خزمەتتان ناین بۆ زانیاری زیاتر لەگەڵمان بن و بینەری ڤیدیۆکانمان بن. لایک و کۆمنت و سەبسکرایبتان لە یاد نەچێت زەنگوڵەکەش زۆر گرینگە بۆی ڤیدیۆ نوێیەکانی ئێمە بە خزمەتی ئەوەی بەڕێز بگات. دەرچوانی سەر بە وەزار باش قەینەوە دەم چاو پێکەنین باشە بەڵام ببوورە مە بەسمان خوێندنی پەیمانگای ئیسلامیەکان و مەلای تەکنیکیشمان هەیە ئەوانەی زانکۆلایم بە کەڵچیان دێ خیار خۆمانە دەوازەشی لەزە وەڵا بەسم سارەکە بێزە لێ بکڕم بەس وازمان لێبی ڕاستە بزەم پارێ بزە باهم باید چەندە